بۆ ڤیدیۆم جارە سەردانی لێگۆلاندم کرد شوێنێکە بۆ کاربەسەربردنی منداڵان. با بچینە ژوورێ بزانین چی تێدایە. لێگۆلان لە بنەڕەتدا لە وڵاتی دانیمارک سەرچاوی گرتیە. لە ئەمریکاش 3 دانەی گەورەی تێدایە لە کالیفۆرنیا و فلۆریدا و نیویۆرک. بەڵام ئەوەی کالیفۆرنیا لە هەمووان گەورەترە لە 23,999 کراوەتەوە. تێکتی چوونە ژوورەوە 99 دۆلاری ئەمریکیە. ئەوەی سەیرە لێرە جگە لەو ئامێرانەی کە منداڵەکان سوار دەبن هەموو شتی تر بە لێگۆ دروستکرایە. با بزانین چیە؟ باشە کاکە. ئەو ڕایدە بە حیساب لۆمەداران دروستکرایە کەچی لەبەر گەورەکان بە بەرمنداران هەر ناکەوی. ئەوەیان زۆر جوانە. شاری نیویۆرکیان بە کاملی دروستکردە بە 72 ملیۆن پارچە لێگۆی بچووک بچووک. هەموو باڵەخانەکانی تێدایە. هەلە دوورۆ دیارە باڵەخانەی پارستێتی تێدایە. ئەمەشیان پەیکەری تینکەرە کە زۆر بەناوبانگە. بە نزیکەی 300,000 پارچە لێگۆ دروستیان کردیە. ئەوەی جێسەرنجە ئەوەیانە کە چوتە نێو کتێبی گینس. گەورەترین یاریگای فوتبۆڵ کە بە لێگۆ دروست کرایە. 25 کەسی شارەزا لە بەکارهێنانی لێگۆ بە 6,000 سعات ئەم یاریگایان بە 9 ملیۆن لێگۆ دروست کردیە. ئێرە شاری لاس ڤێگاسە بە نزیکەی 6 ملیۆن پارچە لێگۆ دروست کردیە. هەموو بینایە هۆتێلەکانیان ئەوانەی بەناوبانگە دروست کردیە. بێگومان ئەمەشان واشنگتن دیسیە دیارە باڵەخانەی کۆنگرێس و کۆشی سپی و بەشەکانی تری حکوومەت. ئەویان جوانە سەرکە گەورەکەی خاڵە ئەنشتاین بە 1 ملیۆن لێگۆ دروست کردیە. زانە ئەوەندە دەقیق بوونە لە دروستکردنی تەنانەت سمێڵە گەورەکەشی وەک خۆیەتی. کۆتاشت خۆم خستە بەردەستی ئەم خاتونە بۆ ئەوەی وێنەی خۆم کێشی بە کاریکاتەری. 30 قوتە دۆلارشی لێوەرگرتم و بڕۆ بەخێرسی. جا نازانم وەک خۆمی دەرهینا یان نا ئەویان لە بنگۆیە پرسیارەکە. هەر شاد بن.